باش ببورن برزان توزي دواكو تم داوي لي بودنكم براسي يعني لصاص داوي لي بودنكم جوان ترتيبات بيت ايه باش بخير بين سات شاوي من يبدو دقيقة وسين تهمو برزان كو بنو دواي اشنا ناو قصو باسك كانوا عزيزاني من بخير بين سات شاو باو لينكا كوبي كمو بو شونيكي تيجي بلاي كمو دواي اويتر هيش كشيك ما نعمل يا برزان مش باش اینجا ڕێز و حرمەت و خۆشەویستیم بۆ ئێوە ئازیزانی ئارام ئەحمەد بەخێر بێن سەر چاوان یەک دوو دەقیقە ئەوەچین و دوایی ئەچینە ناو کولی قسە و باسەکان وەیتر ئەم شەویشتیە تووڕەبێ ئەو مشکلەی خۆیەتی چەند دەقیقە دوا گوتین تخوا باسی لێ سەعاتە بکەین سەعاتی عەشایە شتە بازانین سەعات چەندە تخوا قەینا زۆر دوا نەکەوتین بەڕێزان نزیکەی 15-16 دەقیقە دوا کەوتوین قەی ناکاتێک کێشە نییە ئەوەی سەعاتی کوردەواریە خۆشەویستانە ها کاکە بخير بن سجا يا اخوة بخير بن عزيزاني من بخير بن سجا سرتا لا بسوبينجي حوته ودس بيكين كيادي يادي شرشة يا روجي شرشة اللي ميجوي ايميها براسي اللي ميجوي خلشي كردستانا توزيع سر وقتان بو كم لدوائية ودا أسمنا وبابتكاني خومو هموتان زان عزيزان كه بسوبينجي حوت صارانة تيبر بسر بزوتنويشي زول كناي بزوتنوي قوران بو كفيلك بو يا كلاي بو كراية سر 500,000 خلق وكراية سر هر همومان وهمومان فريوي دسي نوشوا مصطفى وطاق مقيمان خوارت لدوایشا ئەم بزوتنەوەیە بوو بە نۆکەری بنەماڵەی بازانی چواری وەکو مصەفای سەیقاری داوێن پیسکە بەس خەریشی پارە و فەساد و بێئەخلاقیە ئەوانە بۆ خۆیان خواردیان بوو بە جێگری نێشیرەفان بازانی و دەیان لات و لوت و شەقاوە و هیچ و پوشت و لە ڕووی ئێوە چوونە هەولێر لە ناو حکوومەتەکەی بنەماڵەی بازانیە خەریکی بێڕەوشتی پارە کۆکردنەوە دزی و درۆزنین و هەردوو ڕێویە گەڕەکەی نەوشوا مصەفا کە چیا و نمنمن ئەوانە بوون بە خاوەنی ملیار دۆلار لە حسابی ئەو خەڵکە چووە گیرفانی ئەمانەوە بەڕاستی من لإسايا زول لسر أمقصى ناكم چونك أو بزوتنويشي طوبي ولا حقيقتها بزوتنويك كوتاي بياتوا بزوتنويك تناند وكلاشي طوبي وايا شاني أونيك إنسان شقي شالله لو بزوتنويا براسي يعني نقدكا نبزوتنوكا نقورانكا شاني أونيك آرام أحمد بقاجي بيروسي شقي تيالبا براسي لبروي بزوتنويشي فريو دربو نوشوا مصفا ساختبو نوشوا مصفا لبيناوي من الله كان خويا أميكت تنها بربركان جدا طلباني كرت بداخو هموماني بكارهنا لبيناوي برجونديكاني خويا لبيناوي حزن نخوشانكاني خويا كأيويست بشتي يشتي للدفرا باب عرزا وبو يكم جار روش بولاي مسعود بازاني سيجار وبوي مايوا آوا جا مسعود قزم وبشكوليه أمش بعلي برزو آوا بوي چمايوا لبروا أو بزوتنويا بلايشي رشا بتختي تويلي همو أو كسانو براسي ك لأولوا كوتنا في طلق بازي وبلايش الرشا لم يجين وشو مصفايا كبو هتا وكل لكيش الرشني بيس براسي لو ميجوي نو شو مصفا وأواني كدواي كوتن بنمونا دار جري سياستي بزوتوي قران بون براسي بلايش الرشا بتختي ناو تشوانيوا وإيمو مانانش قربانيشي بيقناه بوين كهساين همو ميدي خومان انرجي خومان توانا يكاني خومان بس بزوتوي قران نوشوا مصفا بلام نوشوا مصفا ساختبو فيلي كل هر هموماني فريودا لدوايا خوي كربا كراي شربت لناو لندن دانش حتى وكمرت تواوي قدكا تواوي
چەندین شوقە و بینا ڤێلا کارگە هەموو ئەمانەی کرد بە ناوی مناڵەکانی خۆیەوە و مناڵەکانی خۆی کرد بە ملیێنێر و بە ملیارێر. ئەگەر نەوشوام سەفا مێژوەکەیشی کە کاتی خۆی باسمان کردووە لە دوای ساڵی 92ەوە هەتاوەکو ئەو کاتەی کە ئەمرێ ئەگەر ئێمە وا خەڵەتێنرابووین کە ئەو مێژوە پاکژ و ئەمە ئەوەیە، بەڵام لە دوجارە نەوشوام سەفا لە جەلات تەڵەبانی خراپتر بووم، لە مەسعود بازانی خراپتر بووم، چونکە خودی مەسعود بازانی و خودی جەلات تەڵەبانی بە ئاشکرا دزی و تاڵانیان کرد، بەڵام نەوشوام سەفا فێڵەزان بوو، نەوشوام سەفا فریودەر بووم، نەوشوام سەفا وتی من ئەیگۆڕم، نەوشوام سەفا وتی من ئەمەوێ عاقبەتم وەکو یاسی عەرەفا نەبێ، بەڵام بەداخەوە کە نەوشوام سەفا لە هەر هەمویان ساختەکارتر بوو، چونکە ئێمە ئەمانزانین جەلات تەڵەبانی چییە، دوای نەکەوتین، ئێمە ئەمانزانی بنەماڵەی خائینی بازانی چییە، بەڵام دوای نەکەوتین، بەڵام هاتین دوای نەوشوام سەفا کەوتین، بەڵام نەوشوام سەفا لە هەمویان خائینتر بووم، لە هەمویان فریودەرتر بوو بەڕاستی، بەداخەوە بەڕاستی کە ئەوەی ئەو نەوشوام سەفایە بە مێژووی ئێمەی کرد، ئەوەی گۆڕان بە ئێمەی کرد، ئەوە تا کە ئەیبینی بە هیچ جۆرێ ناتوانێت هەڵسینەوە سەر پێ، بە هیچ جۆرێ خەڵکی ناڕازی ناتوانن لە جێگەکە کۆ ببنەوە، هەرچی ئومێد هەیە کوشتی، هەرچی هیوا هەیە کوشتی، هەرچی پەیوەندی سیاسی هەیە کوشتی، هەرچی ڕۆحی ڕەفاقەت و سەمیمیەت و ڕازگۆیی هەیە، هەموو ئەمانەی نەوشوام سەفا کوشتی بەڕاستی و هەموو ئەمانەی لە مێژووی ئێمە ئاسڕیەوە. نەوشوام سەفا کارێکی بە مێژووی ئێمە کردووە، بەڕاستی هیچ جەلادێ پێی نەکردووە، هیچ بنەماڵی بازانی و تاڵەبانیەک بەو مێژووی ئێمەی نەکردووە، چونکە بەر لەوەی نەوشوام سەفا بێتە دەرەوە لە ناوێکێتیە لە ناو باشووری کوردستانە متمانە هەبوو، ڕۆحی ڕەفاقەت هەبوو، ڕۆحی بەیەکەوە ژیان هەبوو، ڕۆحی ئۆپۆزیسیۆن و یاخیبوون هەبوو، بەڵام نەوشوام سەفا هەمووی لەبار برد و هەر هەمووی فرۆش بۆ مناڵەکانی خۆی وە گەورەترین زەربەیدا لە حرەکەی ناڕەزایی دژی دەسەڵاتی کوردی و دژی پارتی وێژێتی. بەداخەوە بەڕاستی من ئەمە ئەوەندە بەسە لەسەر ئەو مۆزوع ئەبڕۆم، ئەوە یەکەم پەیامی منە بە بۆنەی چەپەڵترین ڕۆژکە 25 حوتە بەڕاستی خەڵکی کوردستان ئەبێ ئەو ڕاستیە بزانن، جارێکی تر فریوی هیچ کەسێ نەخۆن، نە گۆڕانەکان، نە دوو هەتیوە درۆزن و ساختە چیەکەی کە هەر خەریکی دەرمان خواردن و حەشیش خواردنن، نە فریوی شاسوارەکان، فریوی کەس نەخۆن بەڕاستی. ئەوە تا ئەیبینن لە ساڵی 1992ەوە بە سەدان کەس بوون بە ئەندام پەرلەمان، دوجار هەمویان گیرفانی خۆیان فول کرد و چوونەوە بەلا ژیانی خۆیانەوە، هیچ کەسێک نەبووە لەناو ئەم پەرلەمانە سەخیفەی باشووری کوردستانە بچووکترین خزمەتی کردبێ بە ئازادی، بە مافەکانی ژنان، بە مافەکانی مناڵان، بە دژە گەندەڵی، هیچ، هەر هەمووی گیرفانی خۆی پڕ کرد و بوو بە خانە نشین، خستێ گیرفانی خۆیەوە، شاهانە بۆ خۆیان ئەژین، خەڵکیش ئەوە حاڵەکەتی کەیبینن. لەبەرەوە فریوی هیچ کەسێ مەخۆن، ئەمڕۆ باشووری کوردستان سەد تاپا لە گەندەڵی و لە دزی و جەردەییەوە ئاڵاوە و بچووکترین قیمەتی بۆ نەماوەتەوە و هەمویان درۆتان لەگەڵا ئەکەن، بەیانی 20 ساختەچی لای شاسوار خۆی کاندی دەکا، 5-6 قەرەوڵی ساختە ئەگەر لە سۆشیال میدیا ئیدعایان بۆکەن و ئێمە ئەمەکەن و ئەوەکەن، تەنها و تەنها بۆ ئەوەی کە گیرفانی خۆیان پڕکەن. باوەڕ بە هیچ کەسێ مەکەن ئازیزانی ئارام ئەحمەد، ئەو سەردەمە گوزەشت، گۆڕانی ژوای لەو مۆزوعانە کرد بەڕاستی، یان گۆڕان وەڵا ئێمە دانیشتین خەڵک ئاش دەکەینەوە، کەس لەگەڵ دز و درۆزنە ئاش نابێتەوە بەڕاستی، ئێوە کوتایتان پێێتەوە تەواو کورت و کرمانچی، ئەوە تەواو لەسەر تەواوچکە بابەتەکان زۆرە ناموێ بەڕاستی کاتەکانی خۆم بەم چەپەڵ و بەم سپڵی لاورگانەوە بەڕاستی بکوژم ئازیزانی ئارام ئەحمەد. هەمووتان بەخێر من سەر چای منەت. ئازیزان شتێکە کە بەڕاستی ئازاری منەدا ئەزانی چییە؟ ئەوەیە کە لە کۆمەلگای ئێمەیە مناڵێک کە لە سایەی باوکایەتی واتە باوکی سایە و سێبەریەتی و پێی وایە ئەم باوکە ئەم مناڵە ئەپارێزێ لە سەرما، لە گەرما، لە برسێتی، لە بێکاری، لە هەموو شتێکە زەریفێ بۆ گیانی. کاتێک کە ئەم مناڵە گەورە ئەبێ گەورە ئەبێ گەورە ئەبێ وردە وردە لە ژێر سێبەری باوک ئەچێتە دەرەوە، چونکە ئەم مناڵە بە کۆلیەتی ڕاهاتووە، چونکە نەیتوانێت کەسێکی یاخی بوو بێ ناتوانێت بەتەنها بژی. سایە و سێبەری باوشی لەسەری نەماوە، بەڵام سایە و سێبەری حیزب ڕائکێشێت، ئەوێ حیزب بێ بە سایە و سێبەری، ئەوێ ئایدۆلۆژیەک بێ بە سایە و سێبەری، ئەوێ شێخێک، ئاغایەک، بەجێک، سەرۆکی حیزب بێ بە سایە و سێبەری. هەر لێرەوەیە بەڕاستی چۆن مناڵێک کە قسە بە باوشی ئەڵێ ڕەخنەی لە یەکری جۆنی پێدا کە ئەمانە گەورە ئەبن بە کۆمەڵی، ئەبن بە پیاوی یەکگرتووی ئیسلامی، ئەبن بە پیاوی کۆمەڵی ئیسلامی، ئەبن بە پیاوی جەماعەت سەرانێشێتی، ئەبن بە پیاوی پارتی، کە تۆ هی ڕەخنەیان
لێگری ڕێگەیەنە سەرخەت دەستەکەن بە جێندان و ئیهان و سوکاتی پێت بۆ لەبەرەوەی بە کۆیلێتی ڕەهاتووە ناتوانێت کە خۆی خاوەنی ئیرادەی خۆی بێت من قسە لەسەر بۆ نمونە لەسەر یەکێتیەکەم یا لەسەر جەلاتاڵەبانیەکەم کۆیلەیە لە خۆت تەداخل لە مۆزوعەکەکە قسە لەسەر مەسەلەن عەلی باپیرەکەی لەولاوە کۆیلەیە قسە لەسەر ئەوەکە دیفاعەکە لە خۆیەوە ئەڵێ تو عیلاقە چیە کاکە من نە تۆ ئەناسم نە ناوی تۆ ئەزبەم نە تۆ بینیوە نە خراپم بۆ تۆ هەبووە نە ڕەخەم تۆ گرتووە تۆ هیچ نی بۆ لە خۆیتە ناویاریەکانەوە دیفاع لەوانەکەی ئەوان خۆیان قسە لەگەڵ لەسەر مۆزوعەکە ناکەن کەچی کۆیلەیە لەولاوەیە خۆیەکە بە نۆکەری ئەو دەسەڵاتە یەک دەچکە بە جێندان و سوکاتی لەبەرەوەی کە ئەمە یەکگرتووە ئەمە کۆمەڵەوە ئەوەی شێتیەوە ئەو پارتی و ئالم بابەتانە واز لەمە بێنن کاکە واز لەمە بێنن من کە ڕەختە لە یەکێتی یا پارتی یا جەلاتاڵەبانی مەسعود بازانی لە لاهور لە ناپاڤڵ لە قوبال لە مەلا عەلی لە سەلاحەدین بادین لە حەمی حەجمە و ئەگرم تۆ حەق چییە بەسەریەوە خۆ تۆ کاکە تۆ نۆکەری ئەوانی تۆ پێڵاو جوودکەری تۆ بەشەری تۆ چی بەر چ دەعبایەکی کاکە تۆ ئیناقۆشیە بەسەریانەوە کاکە جان با خۆیان دیفاع لە خۆیان کرد تۆ دەعبایەکی بەڕاستی کاکە حەق چییە بەسەر ئەم مۆزوعانەوە بۆ تۆ گوێن بە منەیە لەبەرەوەی کە من ڕەختە لە خەڵکەوە ناکرد ئەمە بەشێکی بکورد بەشێکی تر عزیزان جەماعەتی ئەو حاکم جاسمە کە قسەم لەسەر کرد کوڕەکەی با بڵێن زۆر تەلەفۆنی کرد ئەمڕۆیش لە نیوەڕۆوە لە بەیانیەوە ئەم پەرلەمانەکەی ئەوەی کۆمەڵی دادگەری مەلا هەورامانەکە چەند تەلەفۆنی کردووە کاکە من تەلەفۆن لە ئێوە هەڵناگرم من تەلەفۆن لە ئینسانی درۆزن و ساختە هەڵناگرم چونکە من تەجوبەی 30 ساڵ لە پشت سەرمەوەیە لەسەر هەر کەسێک قسەم کرد بێ یەک کەسێک نەبووە بڵێ وەڵاوایە هیچ دزێک ناڵێ من دزیم کردووە هیچ فاسدێ ناڵێ من فەسادیم کردووە هیچ بێڕەوشتێ ناڵێ وەڵام من بێڕەوشتم هیچ نازانم دەستپیسێ ناڵێ من دەستپیسم هیچ درۆزنێ بەخۆی ناڵێ درۆزن لە حەقیقەتە باش نییە لەبەرەوە مناقەشەکردن لەگەڵ ئێوەیە بۆ من هیچ قیمەتێکی نەماوە من تێنا ئێوەتەن بە من بڵێن چی دڵنیان کاکەوانیە کاگارا مەحمەد ئەوە ڕقیان لێمانە ئەوە درۆیە ئێمە محتەرەمین ئێمە پاشین ئێمە ئەمین ئێمە یاساوالیەکەین مەلا هەورامانیش ئەڵێ ئێمە مردینی و الحەمدولله وەشهەدو ئەن لا ئیلاها ئیلا الله کاگارام ژیان و ئەمە لای من نایخوا بەڕاستی من فریوی ئەم شتانە ناخۆم لەبەرەوە تەلەفۆن بۆ من نەکەن کاکەجان من تەلەفۆن لە ئێوە هەڵناگرم چونکە زەلام هەیە لە ماوەی لە 2010 تا 23 بووە بە خاوەنی 600 ملیۆن دلار کە من باسی یەکەم ئەڵێ چی کاگەرام جەنوانیە و ئەوە ئاوامان کرد ئەومان کرد و چێ توانێت لە ماوەی 5 ساڵا 500 ملیۆن دلار پێیاکە ئەگەر دزی و جەردەیی نەبێ ئەگەر داژیکردنی زەویەکانی سلێمانی و گەرمیان نەبێ کەچی تەلەفۆن بۆ منەکەن ئاوا قساکەن تاقەتم نییە بەڕاستی لێتان خۆتان ماندوو مەکەن بە ئارام ئەحمەدەوە کاکە وەکو ئەڵێ من وەکو فیشەک تەقیوم لە دەست دەرچووم لە ڕاستیە من گوێ لە ئێوە ناگرم من دنیا هەستی هەر قسەی خۆمەکەم کاکە تەواو کورت و کرمانچی پێتان بڵێم لەبەرەوەی ئێوە درۆزنن ئێوە ساختەچین بە درێژایی 30 ساڵە یەک مەسئولی یەکێتی یەک مەسئولی پارتی یەک مەسئولی یەکگرتوو کۆمەڵ حسک فڵان و فیسارەکان ڕەخنەیەکی لە بەرامبەریان نەگیراوە بڵێ وەڵاو ڕەخنێ وایە هەمووی ئەڵێوانیە هەمووی ئەڵێ درۆیە هەمووی ئەڵێ ئێمە شەریفین هەمووی ئەڵێ ئێمە پاشین کەواتە لەگەڵ ئارام مەحمە بەربەرەکانێ مەکەن کوت و کرمانچی من تەلەفۆن لە ئێوە هەڵناگرم تەلەفۆن بۆ من مەکەن قسە لەسەر هەر کەسێکەکەم ئەتوان جوابم باتەوە کاکە قەڵەمتان پێیە سۆشیال میدیایە فڵانە فیسارم بڕۆ جوابم بەرەوە کاکە تۆش لایڤ بکە بڵێ ئارام مەحمە سەگ بابە بڵێ ئارام مەحمە درۆکە بڵێ ئارام مەحمە ئەوە چی ئەڵێ بۆ خوبی لە کاکە بناکەم بەسەر ئەمەوە نیە بەڕاستی باشان بابەتێک ڕوویە لە بینی دوو کادری کۆمەڵی دادگەریە ئازیزانی ئارام مەحمەد یەکیان مەلا هەورامانە یەکێکیشیان حاجی عەتایە ئەم مۆزوعە عیلاقی بە ئێمەوە نەبووە لە واقعە بەڵام ئەم مۆزوعە شتێکی بوو هەموو لایەکمان دەرخستووە هەمووتان ئەزانن من لە بەدرێژایی ئەم هەموو ساڵە یەک ڕەخنا لە یەک شوێنە باسی کۆمەڵی دادگەریم نەکردووە ڕاستی بەڵام ئێوە هاتوون دەرپێ یەکتان داکەندووە ئێوە هاتوون دەسەکەتان کەشف بووە ئێوە هاتوون خێر و سەدەقەی خەڵک ئەبن ئەی خەنق بازرگانیەوە پارەی پێپەیاکەن بە ئیعترافی خۆتان 25 ملیۆن دۆلار 25 دەفتەر دۆلاری خەڵک کە خەڵک زەکاتی یاوە سەرفوترەی یاوە خێری کردووە یاوێتی بە ئێوە کە بێن بە خەڵک بەڵام ئێوە ئەچن ئەیکن بە ئەیخەنە بازاڕەوە بازرگانی پێوەکەن قاچاقچێتی پێوەکەن دەسەکەتان کەشف بووە دەسەکەتان کەشف بووە لەم ڕۆژانە گوێم لە قسەی لایڤێکی مامۆستا مەلاکریەکانە گرت ئەڵێ ئەو کاتەی کە مەڵبەندی بزوتنەوە لە سلێمانی بوو مەلا عەلی باپیر و ئەوانە هەبووە بە پارەی
بزوتنەوە کە خەڵک کۆمەشی کردووە چون سیاران بۆ خۆیان کڕیوە ئەڵێ منیش لە نوێژی جومعەیە وتم بە هیچ جۆرێ پارە من بەوان هەتا واژۆکەی من نەبینن پارە نێن بە کەس لەبەرەوەی کە پارەکە بۆ بەجۆدی خۆیان بەکارهێن ئێوە لەو کاتەوە هەروە بەردەوام بەڕاستی کەواتە بۆچی گوێ بە ئارام محمەدن کاکە ئێوە خۆتان خەریکی ئەمن ئێوە پۆخڵەواتان دەرکەوتووە کاکە گیان بە قوربانتان بم کاکە مامۆسا نازانم مامۆسا هەورامان پۆخڵەواتە دەرکەوتووە کاکە دەژم تەلەفۆنی بۆ من کردووە کاکە گیان ئەگەر بێم یەکەیەکە ناوی ئەم ژنانە کە خۆیان وتیان دەنگمان ڕیکۆردکە بۆ یاسا بۆ دادگا ئەگەر بێم باسی ئەمانە بکەم بە ناو بە عینوان کچی کێن تۆ چی لەگەڵا کردوون بە ناوی دینەوە ئەبێ خسەری دروتی خۆ ڕشقی بڕۆی ئەو کوردستانە بەجێ بەڵی بەڕاستی کاکە تۆ ئەزانی ژنێک ئەبەی 6 مانگ هاتوشەی پێکەی بۆ باخەکانی سیتەک وەکو یەکێتی و پاتیەکان ئەو ژنە قسە ناکە لە ئاخرا لەبەرەوە سێرم لێیە ئێوە خۆتان ئەمە تەختوە بازارەوە ڕاستیەکان لە ئێوە دەرکەوتووە کەچی کۆمەڵی ڕەشوڕۆ دانیشتووە گوێن بە ئارام محمەد کاکە من قوڵشێکم بەسەری خۆمە کاکە خۆ من کەسم نەکردو کاکە دەنگەکان دەنگی خۆتان قسەکان قسەی خۆتان من تەنها وتومە خەرچینە ئەم مەلەفە پیسانە بڵاو بۆتەوە داواتان لێ یەکەم خەڵکی کوردستان کە تۆ ئەگەر تۆ خێرەکەی ئەگەر تۆ خزمەتی هەژارانەکەی زەحمەت نەبێ پارەکە ما بەم ساختەچیانە پارەکە خۆ بڕۆبی کە بە خێر خۆ بێ بە فەقیر و هەژار و قورب بەسەر و داماو ئەمانە درۆکەن ئەمانە پارە کۆکەنەوە ئەمانە شاهانە ئەژین لەسەر حسابی ئێوە کاکە پارە مەدەن بەمانە ئەمانە دەستپیسن ئەمانە لەگەڵ هەر خەریکی ژنن هەر خەریکی خۆدەوڵەمەندکردنن ئەمانە نەکارەکەن نەکاسبیەکەن هەمووی شاهانە ئەژی کاکە هەمووی خاوەنی ڤێلایە خاوەنی ڕیزە شوقەیە خاوەنی سیارەی جوانە خاوەنی سێژنە و چواژنەیە کاکە گیان ئەمە قسەکەی من بۆ براشین بۆچی پێتان ناخۆشەکەواتە قسانی کارە محمەیەکە ئێوە لایەنگرانی کۆمەڵی دادگەری ئەمە دادەکەتانە بۆچی ئێوە جیاوازتان چی دەکەیت لەبینی لەگەڵ کۆیلەکانی یەکێتی و پارتیە کاکە دژی پارتی قسەیەکەمە جوێنمێنێ دژی گۆڕان هەر جوێنێن دژی یەکێتی هەر جوێنێن کەیفی خۆتانە کاکە حیزبەکان ناچێ بکە ئێوە منتان شۆ کردووە لە پێناوی پارویەکی چەورە بڕاستی شەرمەزاریە کاکە گیان باشە وەڵڵا من کوڕی هەر حیزبێ بم حیزبەکەم شتی خراپکە باسێکمەڵ کاکە حیزبەکەم شتی خراپی کردو برای بن ئەیلۆ چەندین کەس هەر لەناو ئەم کۆمەڵی دادگەریەوە پەیوەندی بە من کردووە وتیانە کاگەرە محمەد بەڵای قسەکان هەمووی ڕاستە ئەوەی تۆ ئێشتا هیچ نییە چکەم هیچ نەوتە کاکە ئێوە خۆتان واتان کردووە کاکەجیان ئێوە گەلە کۆمەکێتان کردووە لەم حاجی عەتایە بە کورد و کرمانجی لەبەرەوەی ئەم کابرایە متمانەی پێکردوون بە ناوی دینەوە بە ناوی ئاینەوە بە ناوی ئەشهەدو لا ئیلاهە ئیلا الله خەڵەتان دووتانە بەڵگەی لە بەردەستانیە داماوە ئێوە هەمووتان پشتیوانیەکەن لە مەلا هەورامان لەبەرەوەی مەلا هەورامان لەگەڵ خۆتانایە وەکو گروپێ ئەندام پەرلەمانە پارتان بۆ پەیاکە ئەوەتان بۆکە عەتای دامەتەختە ئەولاوە ئەمە کورد و کرمانجیەکەیەتی تۆ ئیتە تا ئێوە ئێوە سیر خۆن زۆر نالێبن لە حەقیقەتان ئەگەر ئێوە هەموو کۆمەڵی دادگەری ئەگەر ڕاستانەکرد نەتانێشتا ئەم مۆزوعە بێتە دەرەوە کاکە لەناو خۆتانە کێشەکانتان حل کردە خۆ ئێمە قسەمان ناکرد کەواتە جوێن بە ئارام محمەمێن خەتای من نییە کاکە ئەمەی ئێوەکەن کەی خواناسیە ئەی هاوەر کاکە باشە ئێوە یەکگرتووەڵی کۆمەڵ ئەڵی فەسکەڵی هەمووتان گۆڕانە بە پارەیەکێتی و پارتی ئەژین کاکە مامۆستا عەلی باپیر خۆی لە تەلەڤیزیۆنە ئەڵێ بۆچی پارەیەکی پارتی وەرنەگرین وەڵا وەرەگرین ئەمە قسەی خۆیەتی هەمەی حاجی مەحموود ئەڵێ من و قار عەزیز و مەلا عەلی باپیر و نازانم کۆمەڵی ئەوەی سەلاحەدین بادین پێم وایە بەهەڵەنچوو ئەڵێ 1 ملیۆن دۆلارمان لە قاسمی سلێمانی وەرگرتووە یعنی 250,000 دۆلاری مامۆستا عەلی باپیر وەرگرتووە خۆ قسەی هەمەی حاجی مەحموود کاکە قسەی ئارام محمەد نییە بەڕاستی قسەی من نییە جوێندان بە من هیچ سوودێک بە ئێوە ناگەینە کاکە ئێوە موچەخۆری پارتی وێشێتین باش نییە سێتان لەسەری ڕەشە ئەوتان لە قەڵاچوان لە یەکێتیە باش نییە بۆیە ئەمە کە ئەیڵێن هیچی من کەشفم نەکردووە لە ڕاستیە ئێوە خۆتان بەیندان ئەوەتان کردووە ئێوە بە ناوی ئیسلامەوە کاکە ژن داگیرەکەن باش نییە بە سێمان لەگەشت ژنە دراوسەیە چاتەکەن بە مێردەکە ئێن بە تەڵاقان کە بە ناو و بە عینوان و بە هەموو شتێ لە لایفی پێشوە باسم کردووە کە مامۆستا دارای مەلا حەمەمینی قامیشی باش نییە ئەچێتە دراوسەکەی خۆی لە مێردەکەی هەڵەگەڕێتەوە خۆی مارەیەکە کاکیچە لایفی پێشوە باسم کردووە ئەمە عیبە ئەمە من بیکەمووی تەنەکەم بۆ لێیە کاکیشە باشە لە ئێران سیخە هەیە ئێوە مسیارەکەن کاکە ئێوە مەراقتان ژن و پارەیە بشنە هەر ماڵەسەری ناموسیەکەن کاکە کاتی خۆی مامۆسای ئاینی لە کوردستان و لە پێنجۆنەکەی ئێمە کە من ئاگادارم ئەمەنە متمانەی هەبوو خەڵک ژن و کشی خۆی تەسلیم مامۆسای ئاینیە کرد ئێستا ئێوە ئەشنە ماڵەکەی نانەکەی خۆن سفرەکە ئەدڕن لە ژێر سەی سمت و سێبەنێ ژنەکەیەکەن کاکە ئێوە ئامانتان نییە بەڕاستی تێگەی خەڵک ئێستا وای لێ هاتووە ناوێرە ئیسلامی شە لە ماڵەکەی لە نۆکو حەزە ژنەکەم کاکە
تيجي أما راسيكيتي لما لا في سلفي شاواني هالفرن كاكا شاوان جني كابرا وشاش ما يوكو دولار يا بعرزي خو تشيز لقى أجنا كذي دوعيش ماريك كشي وكسر قصة عنك باجنيه كشي أقدامش وقربسر شتيشي لي درشي هموتان لو كافري بيدينا وقاشي روتو لو شنو بأخلاقه أو فلان كاس حسي لك كدو بأخلاقه خوشتان دانيشن بعرزي خو تاخذ شي آفة الكاكش أما كي راسك يتجندان بآرام أحمد وليشيا دمي كراوتان قرني قباد نكن مش بيواني آرام أحمد من جوا لجون وسوكياتي بحلمتي ناقرن براسي كاكا خو بارتي كان يشيتي كان قرانا كان باشا بسوبيان صالة قرانيش أو صالي رابردوا جون بآرام أحمد بخوا مش بيواني آرام أحمد بخوا لما هي أم صلاة دين هزار بوزس آرام أحمد كراوة حسابي ترتولي شي دشي كلام بو أمانة نكردو كاكيش باشنيه جروبي بس أماني دزي كلا بارتي جيتي أزن بخوان أشي باشا خلق خيرك او نقم جو داما وقرب سرب متمانا أعبا معناك اما ايش اين بجني جوان اين بفلان في ساركان جن لي ميدك هل يجرنوا وكو شفت ام ديوا كان لبينا يا خويا انا كاكا اي وقتنا كسباستانك اتاني هربنا لا اله الا الله الحمد لله اي ما كركن مكناب كاكش من كناب براسي لايوش مسلمان تن براسي شو كبو مسلمان بون لا ارى محمد اخلاقه لا أرى محمد أبروه لا أرى محمد شرفه مسلمان بون لا أرى محمد أويه كتو بارزري أبروي خلق بي كتو دسباك بي كتو كرامتها ببراسي كتو مالي خلق نخوي كيش يوتي أم قلم بابا فلانكس أم قلم خوي بي بفلانكس كتو تزيد ليكر يتم مسلمان نيتو ساختشين براسي تو دين بكاره يعني لبناي برشون دكاري خوتا أمر راسي لحقتها إما إسلاما أوانا سوا نقوكو يوي ساختك الواقع باشنيه من لسر هندي الشد كجنان لقل ما قصيان كدو لسر ما وصا هورا معنا يجنا لهم قيناك باجني قيناك تا اسيش ما هتيا اهل المول حقيقه اجينا بخوانا يجنك بخوانا يباوك يجنك بخوا هموش كان لله برزاني انا محمد بس انا قيناك جاري تشش امجلي اقرم اجل امانه او بردوان بن سوين بخوا سوين بو مكيك امانه بساعتي اسناناوي انا محمد امانه باسك بابا جيزان لبروا من زور آزار شاشتو بدسي كردوا من تازة لوان نماهم جواب بكم على مواضع بدن براسي باجنيه هوا لبروا بس اوانج ناكم ما مصا ملاها ورامان باجنيه اوانج لي ابور بنايج نكان وفلان في ساركان قصناك ما قيناك سيج لم كاتيشا او بخشم حتى قناخي جيتن اگر بدوان بيلس موضوع انا سيون بخوا تنك بوليم دين دللين تنك ناكل بوليم بابا بيزاني نال يريش مهيو ميزان بسر عالم بابتنا اما لا على محمود ناي خوا براسي هركسي احترامي ميزرك خوي بقري احترامي الريشك خوي بقري ابي باكو صادق بلك انا مجتمع كتو خود احترام قائل النبي بو الريشك خود احترام قائل النبي بو ميزرك يسر من احترام قائل النبي براسي مش نايك اكري كافري كيش او بخات السري زو شازشي قراني شيبه جاسوس يجي براسي لبراتن بيناك ان جاء عزيزني على محمد تاواني مني من شي بكم خوش بيساني على محمد ها باتي وشتي بناوي ده صلاه وكداتي واسي شو صار سؤال ميشو يما بون باشا هر ادزن خلكان كاتون بناوي عيني بيروزي اسلام وهر ادزن زوري ترهن يسا بناوي خير وخيرات وخرجي بارا بياكدن باش يدخنوا بارو ادزن عشان يخانوا اكن بو زلامي ان جهل لهم ولا يكون يقطب تقنوا او خانيك مان بو فلانكس كيتو باش يدخنوا دزيوا باري خلق كاكا او باري خلق دخنوا بو نو يدزن بو خوتان يقدرين بفكر بو الى خلق اها او امو ماكت باشا دزغاي بخشين چندين سال بارا كوكاتو ازاري على محمد اما ندي او بارا كوكاتو ابواي يسهل هجان نما لمنطقه السيمانيه حد ناس سبب هجان نما باشا بلان بخواها مي بازرگانيه باجنيه جا كومرش كبناي غورانو اما اي غورين كاكا اما هاتين ام دنيا بغورين كوكا دنيا بيونا غوري دنيا حركه ميجو قناق بقناق خوي رزقارك تو تشيتا ميجو بغوري كاكا باشا كاكا نوهات جياني كوراكاني خوي كوري كومري قولي هنا او انا بوخوان خوادين كاكا اما راستيه جمالي حمر ريبيا كان خوادين باشا كاكي جيان هوايا همو امانه بزنس ارا اسجاني ارا محمد باشا انجا هو تنمكم القيا ببارتيو بيشيتيو باسلاميو بتشابو براسو ايوا كوملغاي باشوتان بركله الياك برتان كله حشيش برتان كله فساد برتان كله باخلاقيين باشا اخلاقتن بكوملغاي كديون يشتو بابا جن استا
لە باشووری کوردستانە و بەشێکی زۆریشی لە ئەوروپایە زۆربەی پیاوان شەوانە بە تاک شەرواڵەوە خەون با باش بیزانن شەوانە بە تاک شەرواڵەوە خەون ئێستا باوی شۆرت نەماوە ئەو سەردەمە گوزاش خەڵک لە مەلەژوی نووسنەکەی خۆیان لەگەڵ ژنەکەیە بڕوا دابنیشێ بە شۆرتەوە بخۆیان بەفانی عەلاقە یا بەڕووتی ئەترسێ ئەڵێ ناوەکو ژنەکەم شەو ڤیدیۆیەکم لێ بگرێت کە کێشەم لەگەڵا دروست بوو دوای بڵاوی کاتەوە حەیان بەرێ ئێستا کۆمەلگاتان ئاوارێ کردووە ئێستا کاکیچێن باش نییە ئەڵێ ناوەکو شەوێ بەگونە ڕووتی ڤیدیۆیەکم لێ بگرن و هەڵیگرێ بۆ کاتێکی تەنگانە دوای حەیامی پێبەرێ کاکە ئەمانەمان هەمووی دەبەرە ئێمە کاکە چۆن بیکەنە هەڕەشە با دوو نمونەتان بۆ بهێنمەوە نەڵێن ئارام ئەحمەد لە خۆیەوە قساکە یەکیان لە هۆڵەندا یەکیشیان لە کوردستان دەستێمانی بەڵام ناوی کەس نابە هەردووشی سوێن بە خوای گەورە بە گۆڕی ئەو حاجی عەلی هەردووچی خۆم کێشەکەیم هەر کردووە پیاوێک هەیە لە سلێمانی زۆر کەس ئەیناسێ چکە وەسی ئابووری باش هیوادارم ئێستا گوێی دەنگەوە بێت لەگەڵ ژنەکەیە ژن و بێتن بەیەکەوە سێکسەکەن ئەچن ژنەکە ئەچێ ڤیدیۆیەکی لێگرێ ئەڵێ هەر بۆ یادگاری با هەمان بێت و ئێمە پیر و خەڕۆ بین و جا لە ئەوروپیاوە باوەڵێ بەیەکەوە سێکسەکەین و ئەم فلیمە ئەگین بۆ یادگاری کە پیر بووین دەتەمەنی 70 ساڵەیە بۆ خۆی لێ ئەینەوە کە ئاوا بووین و ئەلم بابەتانە ژنەکەش هەڵەسێ لەگەڵ ئەم مێردەی خۆیە فلیمێک سێکسەکەن و ڤیدیۆی لێگرێت باش لەم دوایە بوو بە کێشیان ژنەکە جیابەوە ژنەکە چووە ئەوانەی خۆی هین کردووە ئەو لێ مونتاژی کردووە ئەلم بابەتانە بەس پیاوەکەمی جانی دیارە وڵا 6 دەتەرمینێتێ بڵاویەکەمەوە وڵا پیاوەکە ڕێک ڤیدیۆکەی بۆ ناوێت ڤیدیۆکەم لایە بۆ ئاگدایتەن ڤیدیۆکەی بۆ نادن وتی کاکەم فریام کە وتم چییە باوکە نەڕۆ وتی کاکە ژنەکەم ئێستا واسم دوازی لێ هێناوم کەچی ئەو ڤیدیۆیە وڵا من بڵاویەکەمە 6 دەتەرمینیت باشە تەلەفۆنم کردووە بۆ چەند کەسێک لە ئاسایش و لەمانە کاکەەوە هەتاوەکو سقوتیان پێکرد کە بڵاوی نەکاتەوە باشە دوو دەفتە دۆلارێکی یایە بەس بۆی لە کۆڵی بێتەوە ئەمە یەک ئەمەژن وا نەزانم پیاوی زۆر شەریفە ها بڵێن وڵا هەر ژنەکان هینیان لە خۆیان بێ پیاویش ئەوە شەریف نییە هەر لەم شارانی هۆڵندایە چەند ساڵ بەر لە ئێسا ژنێکی داماوی قوڕ بەسەر تەلەفۆنی بۆ کردم کاک ئارامجیان چۆنی وتم بژی بە ساقە جا ڕقەمی هۆڵندا بەستی فەسەسیویە وتم فەرموو وتی بە قوربانە بم فریام کە وتم چیە دادێکیان بۆچی فریام بکەم وڵا هۆڵندایە چییە وتی گوڕە من کچێکم هەیە لە مێردەکەم مێردەکەیشم کاتێکۆی کە بەیەکەوە ژن و مێرد بووین بەیەکەوەش خۆ ژن و مێردە و شەرع شەرمی نییە و سێکسمان کردووە و ڕسم و ڤیدیۆشتی گرتووە ئێستا ئەڵێ وڵا بڵاویەکەمەوە مادەم وازم لێهێنی باشە بە پەلەشین کێشەکەیمان هەل کرد و ئالم بابەتانە بۆی کە مۆزوعەکە ئاوا نەکرێت ئەمە ئەم کۆمەڵگای ئێمەیەکەوە ئاواتان لێ کردووە کاکە نامەردی ناپیا و تۆ ئەگەر ژنەکەیش ڕقی لێتی و لێژیا ئەبێتەوە خۆ تۆ کچێکی لێ هەیە خۆ ئافرەتە ئۆکەی ژنی تۆ نابێت و بە سێ کەلیمەوەکو ئەڵێن نامەحرەم بە تۆ ئەی دایکی کچەکە نییە ها ئەی دایکی کچەکەی خۆ نییە نامرد لە پیا و لە ژنیشە ئەم کۆمەڵگەیان ئاوا لێ کردووە عەزیزانی ئارام ئەحمەد هەرچی متمانە هەیە کوشتویانە وەڵڵاهی ناوێری نوکتەیە بۆ برادێرێکە بژێڕێتەوە بنووسی بە چات ئەڵێ نۆکو ڕسمەکەی بگرێ هەڵی بگرێ هەتومان تۆقیوین تۆقی و کاکە خێزانتان نەهێشتۆ لە باشووری کوردستانە خۆشەویستیتان ڕسوا کردیەوە بە دین و بە بێدین و بە یەکێتی و بە پارتی و بە هەموو لایەکتانەوە کاکە پیاو نییە بە دوو تا بە دوو تاک شەرواڵەوە نەخەوێ لە ماڵەوە ئۆکەی وەسە کاکە باشە هەیەکە بە گرێک شوێرە لە نەوەکو 600 بیکەنەوە با گرێک شوێرە بەبیانی بەدانی کاتەوە کاکە ئۆکەی وەسە برایشیت باشە هیچ ماڵە ئارامیتیان نەمەوە بەدەست ئەم مۆبایلە قۆڕۆ کاکە بەدەست ئەمەوە برایشینم باشە هەمووی لە دڵڕاوچی هاژی کاکە ژن و دڵڕاوچی هاژی بە قوربانێ بە ئەیدەوە ئەو لە کۆدەکەم نەزانێ ئەو لە کۆدەکەمەوە ئەوە هەمووی ئەبۆ جۆرێ کاکە ئەوەیە باشی کاکە هەموو لە دڵڕاوچی ئەژی ئەرێ عایلەکان ئێوە گوێتان لە منش و پیاوەکان زۆربەی هەرە زۆرتان بەڕەهایی ها ناڵێن لە ساسەها بەڵام ئایا زۆربەتان توی ژنانتان لە دڵڕاوچیان ناژین کە بەیەکۆ لە ماڵەکان توخوا هەمووتان ئارامن ها توخوا هەمووتان خاوەنی متمانەی پێرفێکت و لە ساسەڵ نەقەسەم بخوا باشە کاتە چۆن دڵتانی ئێوە ئاواکە تێناگەم بەڕاستی چۆن دڵتانیت ئابوو جۆرە ئازاری یەکتر ئەدەن و ئازاری خەڵکەدەن کاکە ها بەخوا قەسەم زەلام هەیە هیوادان گوێ دەنگەوە بێت ڕەنگە سەستی لام بێ بەگونە ڕووتی باش نییە دەیان جاریش بێڕەحمانە ئازاری ئەو دڵی ئارام ئەحمەدی یاوە بەڵام من بەخشیومە بەو باشیانەی کە ڕۆژگارێک بۆ ئارام ئەحمەدی بووە باش نییە خەڵک سەیرە تۆ کاتێک کۆمەڵێشتی جوان و باشە هەیە بۆچی لە دوایە ئەو ناشینکەی کفرە ئینسان کۆمەڵە یادگاری هەیە ناشینی کا بەڕاستی لێی گەڕێ با بە جوانی ئەوانە بمێنێتەوە چاوەڕاستەکەی من لێی گەڕێ باشە
بەڵام من هیچ کاتێ نەچمەتە پای ئەو مۆزوعانە چونکە من نامەوێ جوانی و باشیەکانی ئینسانێ دەرحەق بە ئارا بەحمە هەیبوو بێ هیچ کاتێ ناشرین بێ بەڕاستی کەچی خەڵک دەخۆ ئێوە ناشرین بێ کاک باش نییە لە ئەوڵەوە ئەمەندە دۆستە ئەمەندە ئینسانە ئەمەندە میهرەبانە باش نییە حەزەکەی سەری خۆت پێ پسپێری لە دوایە بێ بەمار بۆ چاوەڕاستەکەی من لە پێناوی چیە تۆ ئەوواکەیت بۆ لە پێناوی چییە بۆ خۆت ناشرینەکەی بۆ ئەو یادەوە لە جوانە ناشرینەکەیت بۆ تۆزێک هەستی خۆت ناخێتە کار لە بەرامبەر ئەو مۆزوعانە باش نییە ئاوایە کۆمەڵکە ئێمە ئیلا لە دوایە ئێوێ جوانیەکان ناشرین کرد بۆ وای لەکەی کفر نییە ها ئەبێت تۆ خۆش هەنازیکەی بۆی کە تۆ ڕۆژگارێک جوان بوویت ڕۆژگارێک چاکت کردووە ڕۆژگارێک ئینسان بوو میهرەبان بوویت بۆچی ناشرینەکەی بەڕاستی بۆیە ئازیزانی ئارا مەحمەد ببینن ئەم یەکێتی و پارتیە بێمنەتن لە هەر هەموو کەسێ بۆ ئاگاداریتان لە یەکگرتو بێمنەتە لە کۆمەڵە لە گۆڕانە لە حەسکە لە ئارا مەحمەدە لە فڵانە فیسارە لە فڵان لاتولوتە لە نازانم ئۆپۆزیسیۆنە لە هەمووی هینە بێمنەتە بۆ بێمنەتە لەبەرەوەی هەمووی هەمان عەقڵیەتی و پارتی هەیە کاکە هەمووی خەرق بووە لە فەسادیە هەمووی خەرق بووە لە گەندەڵیە هەمووی خەرق بووە لە دزی و درۆزی لە جەدەیە بەڕاستی لەبەرەوە بێمنەتە بەڕاستیەتی و پارتی هیچ منتیان بە کەس نییە کەسی هەیە برادەی نووسی بینی لەم ڕۆژانە دوێنێ بیان بەیانێ بوو کاگەرام تۆ ماوەیەکە دژی نیارەکانی پارتی وێشێتی قسەکە کامە نیاری پارتی وێشێتی گۆڕان نیاری پارتیکێتی یە قوڕ بۆ کرد لەسەری ئارا مەحمەد مستەفاکەیان جێگری سەرۆکی هەرێمە هەمویان وەزیر و گزیرن کاکە خەڵک بەدەست ئاواتی شێخ جەنابۆ ژیری خواردو ئەی هاوار یەکگرتو کۆمەڵ کاکە بەرەی ناڕازیە ناڕازی چیشتی عەزیزەکانی ئارا مەحمەد قابلە یەکێتی و پارتیەکە بزانن ئەمانە خەتەرن ئێڵن ئەوە دابنیش و پاریان بنێ بڵێن بۆ خۆت دانیشتن لە بابیجان ئەمە هەمووی درۆیە ئەمە ئەمەشمان تاوا کرد اینجاش مەسەل مەسائلی دادگا خۆشەویستانی من پەلەم لێ مەکەن با ئەم شەو تۆزە قسەتان بۆ کەم چونکە من لایف کەمەکەم بەڕاستی ماوەیەکە مانگی جارێک یا دوو جار لایفەکەم و تەواو لەبەرەوەی ماندووم تەمەنیش خەریکە ئەڕوا بەرەو سەرەوە ڕاستیەکەی لەبەرەوە تەحملکەن بۆ ئەوەی هەموو بەحسەکەم تەواوکەم قانون هەر کۆمەڵگایەک سەد جارم قسەم کردووە ئەگەر دادوەرەکەی بوو بە دز و گەندەڵ ئیتر کۆمەڵگایە کۆتایی بێتەوە ئەگەر پزیشک بێڕەحم بوو بە دز و گەندەڵ ئیتر ئەو کۆتایی بێتەوە بەڕاستی لە باشووری کوردستانە بەداخەوە بەڕاستی بەداخەوە دەسەڵاتی پارتی وێچێتی وایان کردووە قانون و یاسا بووە بە تاکە پێڵاوێ دادوەر گەندەڵە نازانم فڵانە گەندەڵە پزیشک گەندەڵە هەمووی خەریکی گەندەڵ و گەندەڵکاری دزیجێتەیە بەڕاستی بۆیە ئەزانی ئارا مەحمەد گەیشتووەتە ئەو بڕواایە قانون لە دنیاە بوونی نییە باشە بەتەنها دادوەر هەیە دادوەریش سەر بە چینە داراکانە سەر بە دەسەڵاتدارە بەڕاستی باش نییە دەسەڵات پارەیاتێ دەسەڵاتە پارێزێ لەسەر ئەوە ئیشەکە جا ئەم دەسەڵاتە فاشز بێت توندڕەو بێ ستەمکار بێ مافیا و چەتە بێ وەکو پارتی وێچێتی باش نییە دەسەڵات دە بەژەوەندەکانی خۆی دادوەرەکە بەکار ئەهێنێ خەتێکی بۆ ئەکێشێ کۆمەڵی سەرخەتدا ئەنێ ئەڵێ ئەمە یاسایە جەنابی دادوەر تۆدا ئەنێم دیفاع لەم یاسایانە بکە و ئەم یاسایانش بە قازانجی خۆیان و خۆیان نووسیویانەتەوە و پیرۆز و مقدەسی یەکەن لای خەڵەیەک ئەڵێن هەمومان لەسەر و یاساوین یاسا شمولی خۆشیان ناکە ئادی ئاجزانی ئارا مەحمەد 33 ساڵە چی یاسایەک شمولی بنەماڵی بازانی و پارتی وێچێتی کردووە زەحمەت نەبێت ئەگەر لەسەر دزی خەڵک ئەگرن ئەبێ مەسعود بازانی 2000 ساڵ لە زیندانە بێ سەر دزی و جەردەی پارەگۆکردنەوە ئەگەر لەسەر دزی و جەردەی نێچیرەوان بازانی بگرن ئەبێ نێچیرەوان بازانی هەتا لە زیندانە بێت لەسەر دزی و جەردەی چونکە دەرپێ کوتەکەشی دزیە بەڕاستی ئەگەر لەسەر دزی مەسعود بازانی بخەنە زیندانەوە ئەبێ هەتا لە زیندانە بێت سەر دزی و تاڵانی بەڕاستی باشە سەرانی یەکێتیش هەر بە هەمان شکڵ سەرانی پارتی هەر بە هەمان شکڵ ئەمە حەقیقەتە کاکە کەواتە یاسا ئەمەیە کە دادوەرەکان ئەبم جۆڕ لەسەر مۆزوعەکانەکە هەر ئەوەیشە هیچ کاتێک دادوەر بڕیارێکی نەبوو نییە بەرامبەر بەچینە دارەکان و پارەدارەکان دەسەڵاتدارەکان قەشتی وانێ بەڕاستی دادوەر هەمیشە خزمەتکاری دەسەڵاتە وەک پۆلیس وایە کاتێک ئەو دەسەڵاتە ئەڕوخێ لە ناو ئەچێ کۆمەڵێکی تر یەنە سەر دەسەڵاتدار ئەمش ئەبێتەوە بە دادوەری دەسەڵاتی تازە باش نییە دادگایی کۆنەکان ئەکاتەوە بە کوردی و بە کورتی دادوەر هیچ نییە لە پۆلیسێکی دەسەڵاتی مەوجود زیاتروی ئەرکی جێبەجێ ئەکات و گۆپای دەستی ئەو دەسەڵاتەیە تەواو 32 ساڵی ڕەبقە دەسەڵاتداری پارتی وێچێتی کە وەکو نمونە ئەهێنمەوە هیچ کاتێ بینیوتانە لەسەر تاوانێک لەسەر کوشتنێک لەسەر دزیەک لەسەر گەندەڵیەک لەسەر دەستپیسیەک گیرابن نە ئەی بۆ
يعني امان هميان باكن عيد زكاة آرام أحمد كنت لك آرام أحمد براسي ها حتى أجد دادوري نيتي واش بو بي ناتوني بيكات ناتوني بيكا براسي چونکە بۆ دەسەڵاتەکە لی قبول ناکە پیاو هەیە مەسئول دادوەر هەیە بوێرە مەسئول بەجێین دادگایکە یا پاڤڵ و قوپاد و چۆچۆوان دادگایکە نەخێشتیوان نییە ئەمان تەلەفۆنەکەن وەکو مەسئول بازانی جەنابی حاکم ئەوە شیروانی لە لای تۆیە 4 ساڵی حکم بدا لەبەرەوەی ئەوە دژی بنە ماڵەوە دژی ئەوە دژی ئەوەیە دادوەریش بەسەر چاو ئەسبەنی هەر ئێستا حکمی دەم قسەی قۆڕ ئەمە دادگایە ئەمە دادوەرەوە ڕاستی ڕێگەڵتە جارە بە ئەبێ میسکەی بۆ دادگا و دادوەرەیە بەڕاستی کاکە أيوة كاكا فرهاد بيربار حلمتهم بو إيوه هي راسك وتي داد جي دول روي إيوه فرهاد راسك كاكا قول أخو قصنا كان فرهاد بيربار بلاش بران بياك لنا لقرميانا أشي قطو سي قطو شيل أزي دايبي أزي بو منالكي بران جنابي حاكم نوصل الحكومية حاكمك خوش يدز باشي أما واقع راسك أمان استا لباشوری کردستان دزی و گندلی و بیروشتی همو قشبون و کنجشی گتوتو عزیزانی آرام أحمد دادگالی دادورالی پزیشکالی نخوشخانکان علی پارێزەرەکان علی ژانرەکانی ئەدەبڵی هونەرەلی فلان و فیسارەلی دیندارلی بدنەلی کوڕ ئەو کوڕێ بچێت ئەم حەقەتەکەیە کوڕ ئەو کوڕێ تاڵانیکە هیچ شوێنێک نییە لە باشووری کوردستانە بەتەواوی دانە ڕزا بێ بەڕاستی باشە ئەوە دەسەڵاتە دادوەر دائنێ کەیشی بوێ فڕێتە ئەولاوە دەخات شوێنێکی تر باش نییە تا سەری دادوەرەکانی دەفەری بادنان و هەولێرەکان ئازیزانی ئەحمەد مەسئول باسانی چی بڕیار بدە هەر ئەوەیە دادوەری چی شتی چی کاکە ئادەی لە بادنان و لە هەولێر داد هەیە دادوەر هەیە بەڕاستی کاکە مەسئول باسانی کوم تەلەفۆنەکە چالاکەوانەکانی بادنان بخەنە زیندانەوە ئەیخەن ئەو نەحوکمی بە ئەیخا باش نییە بەری بەن تەواو هەمومان لە کاتی هەڵبژاردنەکە بینیمان عەزیزانی ئارام ئەحمەد هەمومان بینیمان دادوەر بوو دادوەر لە هەولێرە باش نییە یا لە سلێمانیە دادوەرە بە ئەڵای زەدی پێواکە وە پێشەوە پێشمانکەوە باد تۆ دادوەری قوڕ بۆ سەرێ ئارام ئەحمەد تۆ شەرم ناکەی بەو تەمەنەوە دانیشتووی لە ساحەیەکە لە هەولێرە بۆ پێشەوە پێشمانکەوە بازانی شتێکی زەردی لە من کردووە ئاوە دانیشتووی تو ئەمە دادوەرە کاکە من داد بەمە لای تۆ من دژی بنەوەڵای بازانی قسەکەم تۆ دادوەرم بی تۆ کادری پاراستنی کاکە تۆ دادوەر نی تۆ کادری پارتی و پاراستنی برای شیرینم ئایلەوە تۆ کەی دادوەری بە قوربانە بم تۆ هەر کەسێ ئارام ئەحمەد بەیانی کێتە بەردەستی حاکم جاسم لە سلێمانی ئەڵێ 2 ساڵی کە لە ژوورەم سەگ بابە ئەوە ڕەفتارەکەن کاکە لەسەر حەقد و قینە و لەسەر دزی و گەندەڵی باشە ئەوەیە 32 ساڵە پیاوەکانی پارتی وێچێتی لەسەرەوە بڕیار ئەدەن دادوەر جێبەجێەکات کورد و کرمانجی بۆیە لێرەوە ئایزانی ئارام ئەحمەد شتێک لەم دنیاە نییە ناوی داد بێت والله عەدالەت خەونە لە ئارام ئەحمەد ببیستن ئازیزانی ئارام ئەحمەد والله یەکسانی خەونە بە قورئان داد خەونە والله ئەوەی کە درۆ نەمێنێ بە ئیلاهی خەونە دزی نەمێنێ جەدەی نەمێنێ گەندەڵی نەمێنێ والله خەونە بەڵام لە هەندێک سیستەما ئەکرێ هەموو ئەمانە تا حدێک کەم بکرێتەوە بە زەبری یاسا و پۆلیس و ئالەم بابەتانە ئەوش ئەبێت دەسەڵاتەکە خۆی دز و گەندەڵ نەبێ کاکە بەڵام باشووری کوردستان بۆگەنی کردووە هەموو شتێک بۆگەنی کردووە بەڕاستی ئەوەیە دادوەر حاکم جاسم هەورامی ئازیزان بیناسن لە ساڵی 2018 لەلایەن حاکم خدر هەورامی کە ئەو کاتە جێگری سەرۆکی دادگای سلێمانی بووە و حاکم لەتیف عوسمان سەرۆکی دادگا بووە ئەو دوانە بوون بە ئەندامی دادگای تەمیز حاکم جاسمیان کردویانە بە سەرۆکی دادگای سلێمانی بە پاڵپشتی ئەم سەمیر هەورامیە من ناچمە سەر ئەوە کەی محامی بوو دوای بووە بە دادگا و لە ساڵی شەن و ئالم بابەتانە بعد نشمە ناو ئەو مۆزوعانە چونکە بەڕاستی هەموو ئەرشیفەکەیم لە مناڵیەوە لەلایە حتا ئێستا کە دادوەرە باش نییە حتا ئەوەی کە لە 2004 ئەبێ بە دادوەر باش نییە ناچمە سەر ئەو مۆزوع ئەم دادوەر جاسمە هەر حاکمێک لە قسەی دەرچێ ئەچێ دووری خاتەوە چەندین نمونە بەلای وەکو حاکم سۆران ئیبراهیمێک هەیە ئەمە حاکمێک بووە بڕیاری یاوە کە وەرگرتنی پارە و خۆڵ و خاشاک لەلایەن کۆمپانیا تایبەتیە و نایەساییە یەکسەر لەلایەنی ئەم سەرۆکی دادگایەوە گواستاوەتەوە باشە بۆ دادگای شەرعیە چییە بۆ حکمی ژن تەلاقدان و مارەکردن و ئالەم بابەتانە
يكسر دوي خطوته حاكم كمال رزا أيش حاكمي برايبه أيش نقل كده بوكتنا على بابتنا بديان حاكمي أو دور خطوته بملاو أو يكدوه هالشيء كش خوي بطلبوا به هنا يتبيش باجنيه همي بالي كدون أم حاكم جاسم عزيزاني آرام أحمد سيك شون إيش كان هالهميان ليش هالسوار شد ولا جن شدني هالحاكم ليس حاكم زين أم حاكم جاسم زين لكي ورقتوها بلا مزور بيزوي داد ولا كان دادوري باش ماني بلا بدأ صلاة كلا وأنا هيجني أم حاكم جاسمة هل لما لا ياسين لا دي سي تي فيلاش ورقتوها نرخكي $60 لبرشي أم فيلا ورقتوها أم حاكم جاسم عزيزاني آرام أحمد لبري زاوية شي 1650 متري كلا دادقا بوي ورقتوها توا بقندالي وبنايا ساي بوي كدوه بيا ساي لبر أوي أو شوينا صوزائية لدروبر وبرانبري فاميلي مولا شو لبيناوي أم شقية شي بس يدفت نازل شو أمي كدوه باش أما دادورة عزيزاني آرام أحمد ها أما دادورة براسي أما دادورة ولا بيناوي باجون دكاني خوتا أما أوكي هركبوا بس ولا شيء دادقا بابلين چندین دادوری هنا تو دروبری خوی وكو حاكم سربرو وحاكم نازانم دكتور السردار وشوشو همو امانم للايا بلان براسي امن دكي سكان قيزونا طاقتني بسم الله ودك براسي اگر روش الرجان بروريا سبب مو همو اوانا لناوي ساعه تقين مو بنا برينا براسي اوه شو حاكم ماجد بدغ الله خوي كهيش باورك خواش او سلامي قبولني وحاكم ماجد كاك أو أي داناوكا حاكمية كمي بلايبه وأو دعوة كان بس الحاكم كان ينتهى بشكل باشني حاكم سيوان هورامي أيش يكسر لبوبو بحاكم باش ل 2018 يكسر هنا يتي سليمانيو لبدايناه يا حاكم خلاط كشيك بوم حاكم خلاطه بيونديان هبوا بيكوا نازل بيونديك كشيء بحر حال للقصيد كان بخو دايناه عليه باشني شنكا بسيارم كدو على دادوري كي كم جاء دا أمزيد دەبێت 4 ساڵ لە دەرەوەی شار بێ بەڵام ئەمانە هەمووی تازن بەڵام چونکە نزیکی خۆیەتی بۆ دزی و گەندەڵی هەمووی هێناوەتەوە لای خۆی ئەوە یا حاکمەکەی کەلار کە 12 ساڵ پێشی حکممان لەسەرەوەی قوتووە شیری دزی بوو خۆشی لەگەڵ ئەم تاقمەیە خەریکی دزی درۆزین جەردین باس ئەوە اینجا ئەیشێتە لای پاڤۆڵ و قوبات دانیشێ وەسڵ سەنای پیاوە بچووکەکانەکە لای قوبات و پاڤۆڵ خۆشەویستیانەکە بۆی ئەوانە بیکەن بەشت لە هەمووشی خراپتر ئازیزانی ئارام ئەحمەد لە ڕێی کوڕەکەیەوە کە مەحامیە و ناوی محەممەدە بازرگانی بە کەیسەکانی دادگاواکەن ئەمە کاساتەکەیە من جاری پێشوو باسم کرد کوڕەکەشی زۆر تەلەفۆنی بۆ کردم زۆر هەوڵی قسەم لەگەڵاکە ئەو محەممەد بەڵام وەکوتم قسە لەگەڵ کەسا ناکەم لە ڕاستیە من قسە لەگەڵ هیچ کەسێکا ناکەم کە لە دزی و گەندەڵی و فڵانە فیسارەوە ئاڵا بێت کورت و کرمانجی ما تناوى به زور بي حاكم مكان افسراني بوليس لو حماياتسن كان اي حما جرنتيه واتهموشيه بجرنتي كيس كان اباتو باقل بالي بيتي براسي اقل حاكم يكيش بريال لبرجواندي او درنكا باوكي نقليكا بوحشنك بيت دبروا ديرو دوله بافل قباده كم حاكم جاسم لابن كاكا دوري خنو براسي بصدان وهزاران دجوني بو بياك دون بو ايوا شوكا خلق ايوا بمسؤول ازاني لبرامبر امريكا وداتنا براسي أو كرهي دور خنوا أمانة ده كلبشان كان دوريان خنوا لراسي أمانة زربن أو نيك ناشين تانا كان بافلو قبادو يشتي براسي جاء دواي أوي كمان لايفا كم كير لا لايفا كي بيشوا هم حاكم جاسم وهم كرهي كيتشوا كوليانو أبي أوانو همو أوانا بزان كأكون بالرحمة رخنا كاني آرام أحمد من رقم لهش كسي شاني براسي كي شيء تابلش من هيش كسي كاني نحاكم جاسم نكري نفلا نأنقندل نأودزو نكابري قوري فروش كسي خرابي بو من نبوه بلام ساماني أم قديان دزيوه بياساي أكن قندليو دزي أكن من باسيان أكن بوي أقل باتيو يشيتي كومالقان تالان كدوه باش يكيزو لدادورا كان باش يكيزو لبزيشكا كان باش يكيزو لبايزرا كان نوسران هنرمندان روجنامه نوسان ميديا كارن استخيفترين روليان بينيوا لو سيستمات شتقري كباتيوشتي لباشو لحيتي براستي نعلم همو بزيشكا كان نعلم همو دادورا كان باجنيا اما نعلم بلام زوربا اوان كردو لاقا دكري
زۆر قورس نەبێ نەخوێنەوارێک خراپە بکات گەندەڵی بکات یا لە هەژاریە دەست بۆ پارە بۆ شتێ بەرێ بەڵام دادوەر بیت پزیشی بیت باشە ببیتە لۆتی ئەو دەسەڵاتە تاڵانی بکەیت درۆ بکەیت یاسا بخەیتە خزمەتی بەژەوەندی جیرفانی خۆتەوە ئەمە بەڕاستی کاسات باشە هەر ئەو جا من هەموو شتێکیشم پێگاتەوە ئەو نەکبەتم عەزیزانی ئارام ئەحمەد هەموو شتێکم پێگاتەوە هەر ئەو شەوە دوای لایڤەکەی من کە کردم واتە بۆ بەیانیەکەیە حاکم جاسم ئەچێتە لای دەلاکەکەی لە ئەسحاب سپی ئەوەی حەلاقەکەی باڵێ حەلاقەکەی پێی ئەڵێ ئەم شەو ئارام ئەحمەد لایڤی هەبوو لەسەر تۆ و حەمەی کوڕت و جاسمیش وتوێتی پێوتون حاکم جاسم وتوێتی ئاگام لێ هەرزوو ئەم بەیانیە دەستگای زانیاری پەیوەندی پێوە کردم و ئاگادارم باشە حاکم جاسم دەستگای زانیاری بۆشی پەیوەندی بە تۆ ئەکات ئەڵێ ئەم شەو قسە لەسەر کراوە زەحمەت لەبێ تۆ دادوەری یا مۆزەفی دەستگای زانیاریت ئەمە کارەسات نییە ئایزانی ئارام ئەحمەد معقولە دادوەر پاراسم بێ معقولە دادوەر دەستگای زانیاری بێ معقولە تۆ دادوەر بیت و پیاوی نازانم ئەوە بیت تۆ ناتوانانی ئەو کاتە دادوەری بەڕاستی دادوەر ئەبێ سەر بەخۆ بێ حتا دادوەر ئەبێ یاسا لە بەرامبەر هەموو کەسێکە دۆست و نەیاد جێبەجێبکە چۆن کام دکتۆرەیە کە ئێستا من زۆر دژی ئەو دکتۆرە بووم کە من زۆر ڕقی لە ئارام ئەحمەدە ئەگەر من نەخۆش بووم و کەوتمە بەردەسی ئەبێ ئەرکی دکتۆری خۆی جێبەجێ بکات نابێ بڵێ ئارام ئەحمەد دژی من قسەی کرد ئارام ئەحمەد پەلاماریە ئارام ئەحمەد سوکاتی پێکردم ئارام ئەحمەد ئەمێک ئەوەی کرد کورە بەدەجێکی لێم بیکوژم ئەو کاتۆ دکتۆر نی بەڕاستی تۆ بێ ئەخلاقی هەبێ ئەخلاقی میهنەکەت هەبێ لە ڕاستیە منیش کەوتمە بەردەسی ئەبێ من بپارێزی بێ من چاکەیتەوە بنمونە دوای بمێ بەدادگا بنمونە ئەگەر ڕقی نەبێ یا دوای بمێتە بەر بۆکس با بڵێن یا هەرچێکە خۆت بێت خۆشە بیکەی ئەوەی ئەمە دادوەر نییە لە هەولێرە دانیشتووە مەسئول بازاری بە ئارەزوی خۆی یاریان پێیەکە کاکە مەسەفای ناوی چیە کەمالی سێقار ئەگرێ 30 ساڵی حکومیە دوای 2 مانگە لە بڕۆ خواحافیزی بێت باش نییە شێروان شیرانی ئەگرێ هەر لە خۆی خەتە زیندانەوە چی حکومێدا ئەمە دادوەر نییە کاکە ئەمە دادگانی بە میزی پێگەم بەم دادگا و دادوەرە کاکە ئەوە دادگا و دادوەری بەرژەوەندیەکانی بنەماڵی بازانیە لە سلێمانیش هەر بە هەمان شقڵە کاکی من ئەوە بەڕاستی ئەمە کوێی دادا ئەمە کوێی دادوەریە کاکە ئێوە مۆزەفی دەستگای زانیاری و پاراستن و پارتی وێچێتین کاکە وەکو سەردەمی حیزبی بەعث دادوەرەکە وەڵا سەردەمی بەعث باشتر بوو بە قورئان سەردەمی بەعث باشتر بوو چەند دادوەرێکی بوو دایانناو بە تایبەتی بۆ کەیسە سیاسیەکان حکمی ئەوانەیە داین دادوەری سلێمانیە هەولێرە ئەوانە زۆر شتە بوو بە ڕێکوپێکیشی خۆی کرد بەڕاستی بەڵام ئەمانەی ئێستا هیچ ئەوەیە سیدا لە ساڵی ڕەبەقە ئازیزانی ئارام ئەحمەد ئێمە هاوارەکەین قسە ئەکەین ئەڵێن ئەمە گەندەڵە ئەمە دزە ئەمە ئەوە هەمووی ئەڵێ وا نییە کاکە کوڕی ئێمە زۆر شەریفین بەڕاستی کاکە ئێمە زۆر محتەرەمین ئەو بەڕاستە کاکە ئێستا ناو پارتیە ناو بنەماڵی بازارە ناویەکێتیە یەک دز نییە یەک گەندەڵ نییە چێ دز و گەندەڵەکەی ئارام ئەحمەد چێ نوتە کافرۆشی چی عەقدی 50 ساڵی کرد چی فڵانە فیسارەکانی کرد ئەی بۆ ئێوە هەمووتان شاهانە ئاژین زەحمەت نەبێ ئەی بۆ هەموو ئەوانە یەکێتی و پارتیکەیەنە ئەوروپا یاشن بۆ ژن یاشن بۆ قومارکردن بەچی و بۆ پارانە هێن ئێوە لەوێکە زەلامتانە یە بۆ ئەوروپا $10 پێ بەچی هێن زەحمەت نەبێ ئەوە لە چۆی هێن ئەو پارانە خۆ مەتاڵ نازانم چۆن ڕێگایە ئێوە لە چۆ ئەمانە پێیاکرد چیتان هەیە لە ئەوروپای بەڕاستی بە قسەی ئەمانە بێ لە باشووری کوردستان نە دز هەیە نە گەندەڵ هەیە نە ئەمە هەیە نە ئەوە هەیە هەر هەمووشی هەیە بەڕاستی وڵی کاکە منیش تاقەتم نییە کاتی خۆم بە ئێوە کوژم بەڕاستی لەبەرەوە من وەڵامی کەس نادەمەوە یا قەڵن تەلەفۆن بۆ جواتان نایەوە ئاواتان بینم بەخۆ ئاوا نا تەلەفۆنەکانتان ئەبینم کە تەلەفۆنم بۆکەن بەڵام جوابی کەستان نایەمە بەڕاستی تاقەتم نەماوە کاکە گۆرەی فرۆش تەلەفۆن بۆ منەکە ئەڵێ چی کاکە مامۆستا هەورامان تەلەفۆن بۆ منەکە ئەڵێ چی کوڕی حاکم جاسم تەلەفۆن بۆ منەکە ئەڵێ چی کاکە جێن تۆ بە گرنتی خەڵک ئازاد دەکەیت میک تەلەفۆن بۆ من مەکەن کاکە تەواو هاتمەوە سلێمانی بمەنە بەشوت هاتمەوە سلێمانی قوڕکەن بەسەرما کاکە ئێوە دەسەڵاتدارنین هاتمەوە بۆیە بمخە ناو زیندانەوە 5 ساڵ بڵێ چاودرەوە ئارامام چیوتە بڕۆ بخۆ بخونەدرەوە ئێوە هەر زاڵم نەبوون کاکە بۆ منش هەر زاڵم بنتەوە ئەوەیە لە دوای لایفەکەی منەوە ئازیزان دەستی ئەم حاکم جاسم و کوڕەکەی بەتەواتی کەشف بووە خۆشیان باشە زانن کە مۆزوعەکان بەرەوشیوە دەچوو واتە هەمەی زەمان و باشی بەتەواوی تەنگەتاو بوون لەسەر قەزەشکە قسەکانی من هەر هەمێ ڕاستە یەکێتی پارتی دادوەری ئەوانەی بە هەولێر هەر هەمووی زانیویانە کە ئەمانە چیەکەن بەڕاستی
باش نییە لە هەوڵی ئەوەیان چۆن پینۆپەڕۆی ئەم بەحسانە بکەن کاکە هەمەی زەمان پەیوەندیەکە بۆ مەحامیانەی کە ئەو باوشی یا ئەو حاکمە دزانی چواردۆریان کە دەستیان هەبوو لە پارە خواردنا بۆ پاکانەکردن دە خۆی و باوشی کە ئەمان ئاگادار نین و ئەمە پاکانە ئەەکەن و ئەیانوێ شتێ بکەن کە بەسەر خوانە ئیسپان نەبێ خوانە مۆزەکان بدزنەوە بەڵام بەڕاستی ناتوانن ئەو کارە بکەن چونکە قەزیەکان کۆتایی هاتووە ئیتر چی پێویست ئەکات ئەگەر ئێوە لە خۆتان بەشگنین ئاوا بکەونە خۆتان و ئەم هەموو پاکانە بۆ ئەملا بۆ ئەولا بۆ ئەوە بکەن ئەگەر پەرێستان خاوێنە زەحمە نەبێ جا ئازیزان ئەمانە مەجموعەیەکن حاکمن خۆیان و دەڵاڵەکانیان بە قیادەی ئەم هەمەی زەمانە بۆ خۆیان کارەکەن شەوانە لە باخە دانیشن ئازیزە تۆ سەری ئەو وڵاتەکە شەوانە لە باخە دانیشن خواردنەوە ئەخۆنەوە مەزەی باشیان لەلایە نێرگەلا کێشن بارزی خۆیان بەدەم ئەم ئەتوارانەوە بە سەکرانی بڕیار ئێن چێ شوێنی کام شوێن باشە بۆ پارە پیاکردن باشە بۆی لێو دەست پێ بکەن باشە یا بەیانی چێ بگرن و چێ بەربێن و مڵکەکەی داگیر بکەن چکە لەم باخانەوە حکم ئەدێ بە ئارە خواردن و بە مەشروب خواردنەوە بەڕاستی نەک لە مەحکەمەی سلێمانی کێ زوو بگاتە ئەوێ ئەوە ڕێ بکەوێت لەگەڵیا و پارەی باشی پێبێ ئەوە بۆ خۆی ئیشەکانی مێسەرە بێ لە بەرژەوەندی ئەو دەعوایە بڕیاری سەر ئەدێت حاکم سۆلان هەیە حاکم سۆلان عومەر مەحوی ئەو شتێک دزە گەورەکان خۆشەویستان آخر یەکێتی یەخوە داڕزێن بۆ خاتی پێغەمبەر ئەم حاکم سۆلان عومەرە لە 2014 بۆ 2015 کارگێڕی لەقی چواری پارتی بووە باشە کارگێڕی ئەو لەقی چوارە بووە کە دەیان گەنجی سلێمانی خەڵتانی خوێن کرد لە ئینە باش نییە لە سلێمانیە ئەوەیە لە سەهۆڵەکە ئازیزان یەک ریز دوکانی تایە و گەسێکیشی تایە کە من خەڵکم نردوو بە ڤیدیۆ هەمیان بۆ گرتوون باشە ئێستا ئەیانەوێ هەموو ئەوانە دەرکەن لە سەهۆڵەکە باش نییە با من نمونەیە بێنم و ئازیزان مرچێک ساحەبی هەیە ڕاستە من مانگانە کرێشی ئەدەمێ ڕەنگە 30 ساڵە ئەم 40 ساڵە ئەم مڵکە لە لای من بێت باش نییە من بە سەرقوفڵانی کڕومە یعنی سەرقوفڵانم ماوە من کرێکی ساحەبەکەی نیم لە حەقیقەتە هەیە زۆر دەچشی کردووە من کرێکی خاوەنەکەی نیم من سەرقوفڵانە یاومە بە پارە ئەم دوکان شتانە ئازیزانی ئارام ئەحمەد یاتە ئەم مڵکە کە من بە دەداچوونم بۆ کردووە مڵکێکی گەورەیە 19 ملیۆن دۆلاریان نیاوە بەڵام بە کرێچیەکانەوە باش نییە بە کرێچیەکانەوە 19 ملیۆن دۆلارنەوە بۆ ئەرزانەی کە لە سەهۆڵەکە من بۆتان باسەکەم ئێستا کێشەی لەسەرە بەڵام ئەگەر کرێچیەکان دەرکەن باش نییە ئەو کاتە مڵکەکە 25 ملیۆن دۆلار بۆ ئەکات واسە 6 ملیۆن دۆلار زیاتر ئەکا ئەگەر کرێچیەکان دەرکەن لە تەماحی ئەم پارەیە ئەم صاحب مڵکە و لەگەڵ ئەم هەمەی زمانی کوڕی حاکم جاسمەیە بەیەکەوە لەسەر ئەم کەسانە ئیشەکەن ئایزانە نەمەحەد لەسەر ئەمانە کارەکەن بۆ ئەوەی کە ئالەمانە بە هەر جۆرە بێت لەم کەسانە بسەرێتەوە بدێتەوە بە خاوەنەکانیان کەوە ساقوفانیش یاوە کە حسابی لەسەر ناکە تەنها لە پێناوی پارۆژی فانی خۆیانە ئێمە کێ ڕەوایە کاک ئەمە کێ ڕەوایە وای دانێ من لە ساڵی 1985 باش نییە دوکانێکم کڕێ بەسەر قوفڵانە ئەو کاتە 10,000 دینارم پیاوە 10,000 دینار خۆ گاڵتە نییە لەو کاتە کاکەچێن باش نییە ڕەنگە 10 ملیۆنی ئێسەبی یا 5 ملیۆنی ئێسەبێ زەحمە نەبێ باش نییە بە دۆلار نەک بە دینار تۆ ئێسەیەی من دەرەکەی بڕۆ دەرەوە لێ لە پێناوی پارەیە ئەی چۆ حساب بۆ من ناکەی کە من چ ساڵ لەو شوێنام زەحمە نەبێ من بەسەر قوفڵانیش کڕیمە پارەم پیاوە چۆ حساب بۆ من ناکەی لەو حاڵتانە ئێستا بڕۆ کێشیان بۆ دەیان خێزان لە سێمانیا دروست کردووە خێزانێکی تر هەیە کە هەر بە دەداچوونم کردووە خێزانێکی ڕەسەنە و خەڵکی شارە حیاتەکەی شای سێمانی باشە خاوەنی 4 دوکان کە ئێستا و پێشیش ئەمانە چێشخانە بووە ئەمیش لە شەقامی سالمە باشنی سالمی سێمانیە ماوەی 3 ساڵە لەلایەن ساحبی مڵکەوە داوای چۆڵکردنیان لەسەر تۆمار کراوە کە بچۆڵیکەن بە بیانوشی بە بیانووی بەکرێدانەوەی چێشخانەکە لە کاتێکدا بە ئامادەبوونی دەیان شاید کە هەیەە و بەڵگەی فەرمیشیان هەیە باش نییە هی فەرمانگە حکومیەکان ئەو خێزانە خاوەنی چێشخانەکەن و نیانهاتەوە بکرێ یعنی چۆن وەریان گرتووە هەر بە هەمان شکل باشە بەڵام بۆچی وایە لەبەرەوەی ئەم بابەتە یا ئەم چێشخانەیە بەهۆی ئەوەی کە نرخی شوێنەکە زیاتر لە 2 ملیۆن دۆلارە بۆتە جێگەی تەماعی ساحەب مڵکەکان
تەنها دادوەرەکانیش کە سەرپەرشتی دۆسیەکەی ئەو چێشخانەیان کردووە لە پێناوی پارە و گیرفانی خۆیانە ئاواکەن ئەم هەموو مەشاکیل ئەخرن ناو ژیانی ئەم عالەمەوە تەنها لە پێناوی گیرفانی خۆیانە کاکی جەن بۆیە جەماعەتی ساحب مڵک بە پێی بەڵگەکان هەساون بەڕێکەوتن لەگەڵ کوڕی حاکم جاسم سەرۆکی دادگای سلێمانی کە کوڕەکەی حاکم جاسم بەرامبەر بە بڕەپارەیەکی زۆر دوکانەکان لەو خێزانانە بسنەوە و بیگەڕێنەوە بۆ ساحب مڵک و لەم نێوەندەشا حاکم جاسم و کوڕەکەی و حاکم کامران و سۆران مەحوی سودمەند بن لەم مامەڵە دوور لە ئەخلاقی و فەسادیەوە بەڕاستی ئێمن ئەرسەر ئەمانە قساکەم جەنابی حاکم بۆشی تووڕابن لە ئارام ئەحمەکە بۆشی پێتان ناخۆش ئازیزان تو وجدانتان شتم زۆر هەیە نامێت درێژی کەمەوە تو وجدانتان بەڕێزان ئەم ئارام ئەحمە ئەم قسانی کە ئیکا کاوی ناڕاست کام قسم ناڕاستە لە مۆزوعانە دە بە شەرەفم لەسەر ئەو حاکم جاسمە لەسەر کارۆکردەوەی کوڕەکەی مەلەفتان بۆ بڵاوکەمەوە هەتا یەک دانە 5 ساعاتێک ئەبێ من قسەتان بۆ بکەم باش نییە ئەمە ڕاستیەکەی تکە ئەمانە واقعی ئەو کۆمەلگایی باشووری کوردستان ئازیزانی من بەداخەوە چارەسەر چییە؟ چارەسەر ئابەم ماتریالەوە کە لە باشووری کوردستان هەیە ناکرێت کاکە ئەی من بە ئێوەم نەوە من ناومێت بووم نەموو کاکە من ڕەش بینم کاکە ناکرێ بە ماتریالەوە کاکە ژیان ناکرێ بە قوربانێ بم زەلام هەیە دانیشێ لە ئەوروپایە بەنمونە دژی یەکێتی و پارتی عەلەساس قسەکە ڕۆژی 2000 جوێن بە منەیە کاکە ژیان خۆ نە منێکێتی بووم خۆ کاکە نە پارتی بووم کاکە 27 ساڵە ئاوارە و قوربەسەر بوو یەک خەریکی جوێندان سوکاتێ بە ئارام ئەحمەوە کاکە ئەم بەرەی کە ناوی ئۆپۆزیسیۆنە لە پارتیەکێتی سەخیفترە بەڕاستی من لە بەرامبەر ئەم بەرەی کە ناوی لە خۆینەوە ئۆپۆزیسیۆن یەکێتی پارتی هەڵبژێرم بەڕاستی بە هەموو ئەو دزی و گەندەڵ و بێشەرەفیەوە کە هەیەە چونکە من ئەمانە ئەناسم چەند خەتەرن بەڕاستی بۆ کۆمەڵگای ئێمە سەیری گۆڕان کە کاکە یەکێتی باشە لە گۆڕان چونکە بە ئاشکرا دزە پارتی باشە لە گۆڕان چونکە بە ئاشکرا دزە تێگەی کاکە ژیان ئاوایە یعنی من کە ئەڵێم ناومێدم لەبەر ئەوەیە کاکە ژیان تۆ ناتوانی لەو کۆمەلگای باشوورە بڕۆ سێری کە لەناو ماڵەکانە شەوانە هەمووی جوێن بە یەکێتی و پارتیەدا بەیانی کێتە دەرەوە باش نییە هەر لەو کۆمەلگایە یەک قسە ناکات دژێکی و پارتی کامە لە کوردستانە هەیە ئەم یەکێتی و پارتیە مانگی 500 دلاری باتێ بە حیاتی قسە دژێکی و پارتی ناکات ئیتر تۆ چی پێکرێ کاکە من یەک قسە بە ئێواڵێم هەر لە یەکێتی و پارتی واز بێنە بچۆ بۆ کۆمەلگای باشووری کوردستان بچۆ بۆ سلێمانی بنبوونە لە سلێمانیە لە مەحکەمەی کۆنەوە هەتا مزگەوتی گەورە دەبا یەک هەفتە شارەوانی پاکی نەکاتەوە باش نییە هەتا یەک هەفتە با شارەوانی پاکی نەکاتەوە ئەگەر ئەو جادەیە نەبوو بە زەلکاو ئەگەر نەبوو بە کرم تێنەیە چی ئەڵێ ببیرە کاکە خۆمە خەتایکی پارتی نییە کاکە تۆ لە مزگەوتی گەورە ئیشەکەی هەی ڕەشە وڵاخ دوور لە ڕووی ئێوە بۆشی مەقەبا فڕێیت بۆ عەلاگە فڕێیت بۆشی شتی قۆڵ فڕێدەی کاکە تۆ بەشەری کاک بۆ ناکەنەوە تەنەکەی خۆڵەکە ناو شتێکەوە بۆشی ئەو جادەیە پیزەکەی تۆ بەیانیەیتەوە بۆ ئەوێ بەڕاستی باش نییە تۆ لەوێ دوکانە هەیە لەوێ عەرەبانە هەیە لەوێ نازان ئەوەکەی بەیانیەیتەوە بۆ ئێرە بۆ ئەو شوێنە دوو بەیانیەیتەوە بۆ ئەو شوێنە چوار ڕژگەیتەوە بۆ ئەو شوێنە لەوێ تۆ نان و ژن و مناڵ و خۆپەیاکەی ئەی بۆشی ئیحترامی ناگریت بۆشی ئاوا پیسەکەی ئەحمەق بۆشی پیسەکەی زەحمە نەبێ ئەمە خەتایەکی چییە خەتای پارتی چییە زەحمە نەبێ بۆشی ئێوە واکەن لەو شاری خۆتان کاکە یەکێتی چاوی دەرێ کاکە پارتی چاوی دەبێ تۆ بۆ شارەکەی خۆ ئیحترامی ناگری کاکە جێ بۆ من لە ڕوون نایە لە سەجادەیە عینێکم بەدەستە بێ قوتویە کۆلا لە ڕوون نایە فڕێ بم ئەگەرم بۆ تەنەکەی خۆلە تاوکو ئەوواکەم کاکە تۆ بۆ فڕیت تۆ بۆ پاقلەکە ئاوایە پاقلەکەی بە زەهرێ هەمووی خێت سەر عەرزەکە کاکە بۆشی وای دەکەی تۆ چی بەشەرنی تۆ کاکە ئەڵێ بزم بۆ شەوێکی جێگەی خۆی خۆشەکە تۆش بەشەر بە کاکە لە مزگەوتی گەورایی لە فڵانە جادایی شارەکەی خۆت و خۆش بێ شارەکەت ئابڕوتە شەقامەکانی کەرامەتە باش نییە هەموو ئەمانە چکە تۆی تیاژیت باوکی تیاژیەوە باپێ تیاژیەوە مناڵەکانی تیاژی بەڕاستی تۆ کاتێ حرمەتی شەقامەکانی خۆت شارەکەی خۆت کوڵانەکەی خۆ ناگری یعنی تۆ بێ حرمەتی بەڕاستی کاکە یعنی تۆ بێ حرمەتی و بێ ئەدەبی لە واقع بۆچی فێری فەرهەنگ نابن کاکە جێن هەیە 10 ساڵە لە ئەوروپایە لە ئەوروپایە دەبەکە فڕێ نایەتە سەجادە جگەرەکەی فڕێ نایە لە سلێمانیش فڕێیە ماڵە ئەوە بێت لە هەولێرە فڕێیە بۆ لێ وای دەکەی کاکە بۆ کاشیتەوە لە تیارەکەدا ئەبەزی ئەبیتەوە بۆ مەخلوقی کە لە باشووری کوردستانە هەیە کاکە بۆ بیتەوە بۆ کاکی من تۆ چی
ئەمە کارەساتەکەی لە ڕاستیە کاکەژێن عزیزەکەی من تۆ لە مزگەوتی گەورە من عەرەبانێکم پێ ئارام ئەحمەد کاکەژێن کە لا نافرۆشم دەوروبەرەکەی خۆم پاک ڕاگرم حتا تەنەکەی لێ نەبێ ئەلاگەی لێ نەبێ ئەلاگەی چم لای خۆم داێنم ئەلاگەیەک باش نییە هەرچی پیسی هەیە ئێکە منەوە ئەلاگەی خۆمە ئێوارش ئێخە منەوە ئەلاگەکە یا بێن ئێخەم ئەسم شوێنێکە فڕێم بەڵام نام جارەکەم پیس بێ کاکە حقیقەتە کاکەجان ئێوە خۆشتان خراپن کاکە خەڵکی باشوور خۆیان خراپە وەڵڵا بەم حاڵەوە کە خەڵکی باشوور هەیەی بەم فەرهەنگەوە بەم ئەخلاقەوە سوێن بەخوای گەورە یەکێتی و پارتی مەگەر سیاسەتی ناوچەیی و دووەلی بیڕوخێن ئەجینا بە خەڵکی کوردستان تا 100 ساڵێکش ناڕوخێت قەسەم بەخوا کوڕی مەسرور ئەبێ بەسەرۆکی حکوومەت باش نییە کوڕی پاڤڵ و قوبات ئەبن بەسەرۆکی حکوومەت ئێوە هەر بێ بوختان بیخولێنەوە ئابەم ئەقڵەوەها مەگەر ئێرانن تورکیا ئاڵوگۆڕی ناوچەکە بیان ڕوخێنن ئێوە ڕوخێ بە ئێوە کاکە لە بەمزگەوتی گەورە تۆ دوکانە لە مزگەوتی گەورایە خوا بگرێ چۆن نەبێ بیاڵی بەر جادەکە پیس بێ کاکە سەیران هەروە ئەمە کۆمەڵگەی ئێمە کاکەشی بەداخەوە من زۆرم قسە کرد حرمەتێکی زۆرم بۆتان هەیە هیوادارم کە ساخ و سەلامەت بن ئەمە ڕێی منە بەڕاستی من بە زمانی خەڵکە سادەکە قساکەم خۆشەویستان تااقتم نییە کۆمەڵە تەحلیلات و ئەوە بکەم لە مەجای خۆشیە بێ ئەوەش بەسەر چاو بەڵام من بە زمانی ئەو خەڵکە قسەکان و پەیامەکانی خۆم ئەگەێنم کە هەموو کەسێ باش دێم تێگە کاکە خەڵکی کوردستان ئەبێ سەرەتا خۆیان چاکن ئەبێ سەفی خۆیان لە یەکێتی و پارتی جیا بکەنەوە بەڕاستی ئەبێ تۆ لەبارەی ئەخلاقی سیاسیەوە لەبارەی ئەخلاقی کۆمەڵایەتیەوە لەبارەی ئەم زمانەتەوە لەبارەی پەیوەندی کەسایەتی و خزمەتیەوە پەیوەندی خێزانەوە فڵان فیسارەوە ئەبێ بە تەواوی مانە جیاوازیت هەبێت لەگەڵ یەکێتی پارتیە ئەگەر جیاوازیت لەگەڵ پارتیەکێتیان نەبوو تۆ ناتوانانی گۆڕانکاری کەیت تۆ هەوێنی هیچ نیت هیچی بۆ ناکرێ بەڕاستی تەواو ئەوە ئەمە ڕاستیەکەیتی لەبەرەوە من ڕەشبینم کە بەداخەوە کە شتێکم پێ نێ بڵێن بە ئاوا بکەین باش نییە هەموو کورد ئەم ئارام ئەحمەد ناسێت هەموو کورد بەڕاستی ڕۆژانە و شەوانە بە هەزاران کە تەلەفۆنم بووەکە ئەڵێم کاکە بێمەوە سلێمانی 1000 کەس بێتە فڕۆکەخانەی سلێمانی منێمە بۆ سلێمانی کاکە بەس 1000 کەس باەکێتی بم بە فوم تێکە کاکە با پاڤڵ بم با بمکوژێ کاکە قەیناکە با قوباد و پاڤڵ و شانەزە بم کاکەگان فوم تێکە مشکلە نییە بەس 1000 کەس وەکو پیاوی مرد وەکو ژنی مرد بڵێ ئارام ئەحمەد تۆ فڵانە ڕۆژوەرەوە ئەمە واژۆی ئێمە هەر هەزارەکەمان لە بەردەم فڕۆکەخانەی سلێمانی ئەبین تۆوەرەوە ئەگەر نەهاتمەوە پیاوە باشە کاکە بەڵام بەخوا پێغەمبەر 100 کەس نایەت بەخوا ئەم فرۆشم دێ بەپارە بەخوا پاڤڵ ئەڵێ ئەو 1000 دلار تێمێ ئارام ئەحمەد بخە بۆ کونێکسەر بەسەر چاوکڕی بیبن ئەم سەگ بابا بڕوە دوایش کە کوژرام و کڕامە زیندانەوە کۆ جادەک دەمی خۆی وایە کە تۆ لە ئەوروپا ئارام ئەحمەد دانیشتووی ماڵە هەبوو سیارە هەیە و ژیانە هەیە و ئازادی و کارەبا و تۆ چی دا بەسەر ئەم نەڕەنەڕ و چەنە بازی قسە کرد کورە خۆی سەگ بابوو وای کرد لە خۆی کاکە ژیان ئەوان پیاڵێن دوایی ئەمە ڕاستیەکەیتی بە قوربانتان بم دەیخواتان لەگەڵ حرمەتێکی زۆرم بۆتان هەیە هەمووتان ئازیز و خۆشەویستن سەرکەوتوو بن و شەو و شەوگاتان خۆش بێ عەزیزانی ئارام ئەحمەد